کەسانی خاوەنپێدەویستی تایبەتە بهێنینەدی ئەگەر فکرۆت گەڕمانی و بیرۆکە باشەکانی کەسانی ئەکادمی سڵاوتان لەبێ من دکتۆرە هۆزان لەتیف ڕەوف مامۆستا لە پەیمانگەی تەکنیکی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵتانم خۆم بەخۆشحاڵەزانم کە لەم ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت قسەتان بۆ بکەم لە ڕاستیا پەیامی ئەمڕۆی من تایبەتە بە مامۆستایان لە ناو ناوەندە ئەکادمیەکان و لە ناو قوتابخانەکانە داواکارم لە بەڕێستان کە چیتر کار لەسەر کۆمەڵ نەکرێ و کار لەسەر خوێندکاری تاک بکرێت و خوێندکارەکان کار ئاسانیان بۆ بکرێ و دڵنیابینەوە لەوەی کە فێرخوازانمان هەمویان بە یەک ئاراستە و بە یەک شێوە تێگەیشتنیان هەبوو بەوانەکانمان کانتان بەو شێوەیە ڕابهێنن کە ئەوانیش تاکێکن وەک هەر تاکێکی تری ئەم کۆمەڵگایە و خاوەنی بەرپرسیارەتین و ئەتوانن کارەکانیان زۆر بە باشی و بەڕێک و پێکی بەڕێوە بەرن بۆیە تکاتان لێ ئەەکەم کە مناڵەکانتان لە ناو کۆمەڵگایە گەورە بکەن و داواکاریشم لە پەروەردەکاران کە چیتر هەوڵ نەدرێ بۆ وەرگرتنی ماڵ بۆ پەروەردەی تایبەت بگرە فێرخوازانمان بخرێنەوانێ ناو پەروەردە و بکرێتە پەروەردەیەکی گشتگیر بۆ ئەوی بتوانن لە ناو کۆمەڵگایە بن و لە ناو کۆمەڵگایە بەرپرسیارەتی خۆیان وەربگرن سپاستانە.